یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی مێژوو دەیان فەرماندە و هەزاران پێشمەرگەی بە کوردستان بەخشیوە لە سەرەتاکانی جەنگی تیرۆرستانی داعشیشدا کاتێک جارێکی تر کوردستان کەوتەوە بەرلێشاوی مەترسی و هەڕەشەی خلافەتەکەی داعش. فەرماندە و تێکۆشەرەکانی یەکێتی هەریەکەیان لە هەوارێکەوە بۆ سەنگەرەکانی پێشەوەی پارێزگاری جارێکی تر خەمی نیشتیمانیان کردەوە دەستپێکێکی تری مێژووی نەبەردی و هەر کاتێکیش باسی ڕۆژانی بەرگری و قۆناغی تێکشکاندنی تیرۆرستانی داعش بکرێت دوو لە فەرماندە قارەمانەکانی یەکێتی شەهید حاجی ئەحمەد ڕەش و شەهید نەریمان دۆشکە وەک بەشێکی گرنگی مێژووی پڕسەروەری ناویان دەهێنرێت کە 5 ساڵ بەر لە ئێستا لە نەبەردیەکی قارەمانانەدا لەگەڵ پۆلێک لە پێشمەرگەکانیاندا شەهید بوون و لە کاتی پارێزگاریکردن لە ئاڵای پیرۆزی کوردستان لە داستانێکی نەبەردیدا دش بە تیرۆرستانی خلافەتەکەی داعش گەیشتن بە کاروانی نەمران و بوون بە سیمبۆلی ئازایەتی و نەمری و لە لووتکەی شانازیدا گیانیان بە کوردستانی پیرۆز بەخشی. شەهیدانی فەرماندە نەریمان دۆشکە و حاجی ئەحمەدە ڕەش دوو لە فەرماندە و قارەمانەکانی یەکێتی بوون. ئەوان دوو هەڵۆی بەرزەفڕی نیشتیمانی خۆراگری بوون کە لە پێناوی نیشتیماندا گیانیان بەخت کرد و داستانێکی تری پرسەروەریان بۆ حیزبەکەیان تۆمار کرد و نەیان هێشت ئاڵا ڕەشەکەی خلافەت بگاتە سنوورەکانی کوردستان. لە ئێستاشدا ئومێد کوڕی شەهیدی فەرماندە حاجی ئەحمەدە ڕەش هەڵۆی شەهیدی فەرماندە نەریمان دۆشکە ڕایدەگەێنن وەک هەمیشە بەورەی پۆڵاینەوە درێژە پێدەری ڕێبازی شەهیدان و لەکوێش نیشتیمان پێویستی پێیان بێت لەو شوێنەدا ئامادەن. شەید حاجی هەر لە سەرەتای گەنجەوە چەکی شەرەفی کردەشان و چۆڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دیفاعکردن لە خاکی پیرۆزی کوردستان و بەرەنگاربوونەوەی دوژمنانی کورد. شەید حاجی پیاوێکی خۆشەویست و چالاک و کۆمەڵایەتی و ئازا بوو لە ژیانی پێشمەرگایەتیدا 5,000 بە سەختی بریندار بووە. بەداخەوە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا 5 ساڵ لەمەوبەر لە 2015 بە پلانێکی ترسنۆکانەی تیرۆرستانی داعش شەهید کرا لەگەڵ 5 پێشمەرگەی تری قارەمان کە دویان برازای خۆی بوون. ئێمە بەڵێنمان داوە و دوژمنان دڵنیا دەکەینەوە کە لەسەر ڕێبازی باوکمان بەردەوام دەبین و تا دووە هەناسە دیفاع لە خاکی پیرۆزی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین. ئەمڕۆ 5 ساڵ بەسەر شەهیدبوونی باوکمدا تێپەر دەبێت کە لە 2015 لە شەوی تەمومشەکە کە داعش گەورەترین هجوومی بۆ سەر کەرکووک هێنا باوکم و چەندان شەهیدی قارەمانی تر لەگەڵ پێشمەرگا بوونە قەڵغانێکی قایم لە بەردەم داعش و هێرشەکەیان ڕاگرت. هەر لەسەر ڕێبازەکەی باوکمان بەردەوام دەبین ئێمەش بەڵێن دەین کە بۆ کورد و کوردستان بە ئەمەک و بۆ وەفابین هەر کاتێک کوردستان پێویستی بە ئێمە بوو ئێمەش ئامادە بین وەک باوکمان خوێنمان پێشکەشی کورد و کوردستان بکەین. شەهیدی فەرماندە حاجی ئەحمەدە ڕەش لە ساڵی 1970 لەدایک بووە. لە ژیانیدا چەندین بەرپرسیارەتی پێس پێدراوە و لە سەرەتاکانی جەنگی داعشیشەوە لەگەڵ دوو لە برازاکانی لە سەنگەرەکانی پێشەوەی پارێزگاری بوون لە خاکی پیرۆزی کوردستان و دوجاریش لەو پێناوەدا لە ڕۆژی 2015 لە چیای حەمرین خۆی و دوو برازای بەناوەکانی هێرش و شێروان لەگەڵ چەندین پێشمەرگەی تردا شەهید بوون. شەهیدی فەرماندە دوای خۆی 12 منداڵی بۆ نیشتیمان جێهێشت. شەهیدی فەرماندە نەریمان مەولود ناسراو بە شەهید نەریمان دۆشکە لە ساڵی 1969 لەدایک بووە و لە ساڵی 1970 پەیوەندی کردو بە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ژیانیدا چەندین ئەرکی پێس پێدراوە و خاوەنی چەندین داستانی قارەمانێتیە و لە سەرەتاکانی جەنگی تیرۆرستانی داعشیشەوە بێپشوو لە سەنگەرەکانی پارێزگاری بووە لە کوردستان. مەخابن لە ڕۆژی 2015 لە تەلوەرد لە کاتی هەڵمەتبردن شەهید بوو. شەهید نەریمان دۆشکە دوای خۆی 3 کوڕی بەناوەکانی فەرمان هەڵۆ و دابان بۆ کوردستان جێهێشت. هونە ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.